ڕکابەرەکانی خولی نایابی کوردستان هەفتەی 11 کۆتایی هاتوویانی نەورۆزیش لە یاریگەی خۆی ڕیمۆنتادای بەسەر هەندرێنی میوانی کرد و بەمبرنەوەیەشی بۆ یەکەم جار لەم وەرزەی خولی خۆی گەیاندە پلەی دووەمی ڕیزبەندی. یانەی نەورۆز دووەم سەرکەوتنی لە سەریەکی تۆمار کرد و لە یاریگای خۆی ڕیمۆنتادای بەسەر هەندرێندا کرد لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 11 خولی نایابی کوردستان و لە ناو یاریگا و لە بەردەم هاندرانیدا یانەی نەورۆز میوانداری هەندرێنی کرد. گێم یەکەم باست یانەی خاوەن یاریگا باشتر بوو، بەڵام بە ئەنجام یانەی میوان کاتێک یاریزانانی نەورۆز زۆرترین هێرشیان ئەنجامدا، بەڵام یانەی میوان ئەنجامەکەی بە سوودی خۆی کۆتایی پێهێنا کاتێک یاسر ناجی لە خولەکی 22 شوان مەحموود بەرگریکاری نەورۆز لە خولەکی 43 بە هەڵا دوو گۆڵەکەی هەندرێنیان تۆمار کرد. پێشتەوابوونی ئەم گێمە و لە خولەکی یەکی زیاد کراودا پیشەگەری کۆدیڤواری تۆرە یارەحمە گۆڵی یەکەمی نەورۆزی تۆمار کرد. گێمی دووەم یانەی نەورۆز بەهێزی و ئازبەرزی خۆی پیشانی یانەی میواندا و توانی بەهۆی هێرشە یەک لە دوای یەکەکانیەوە دوو گۆڵی تر لە ڕێگەی هێرشبەرەکانی ئاسۆ ڕۆستەم لە خولەکی 51 و دیار عەلی لە خولەکی 65 تۆمار بکات و خۆشی بخاتە دڵی هاندەرانیەوە. یانەی هەندرێن دوای ئەو دوو گۆڵی نەورۆز زۆر هەوڵیدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام سەرجەم هەوڵەکانی بیاکان بوو. لە کۆتاییدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی یانەی نەورۆز کۆتایی هاتوو دووەم سەرکەوتنی لەسەر یەکیشی تۆمار کرد. والله ئێستا مە ناتان قسە بکەم بڕاستی پێ دەرم لەبەر سەقافەتی عام یاریزانی مەی کورد دبای ئەو ئیش بکەن زیاتر لەسەر سەقافەتی یاریزان. ئەمن ئەو مشکلەی من ئەو گێمە ئیشی سەقافەت بوو، ئەمن لە گێمە قورس هاتم لەگەر پێشمەرگەی هەولێر سێبیج بردیە دبای ئیش ئەو حالەت کۆ ئەو حالەتە یاریزان بینەمە دەرێ، یعنی حیا شوطی یەکەم حالەت نهاتی دەرێ لە ناو تەمرینی محاولە کرد هەر بینەمە دەرێ یاسەرەن ئەتوو بینەمە دەرێ لە مەسەرانی واتزانە ئەو گێمەکردنە تەواو یعنی ئەمە گشت نەگەشتین ئەو سەقافەتی مەسەرەن ئەو یاریزان مەسەرەن بێتە مەسەرەن دوو گێمە لەسەر گێمە لە یەک مستەوە گێمە بکەن. ئەمە الحەمدوللا مەسەرەن ئەو بەدیل ینی سێ یاریزانی منی ئەساسی گێمە نەدەکردن الحەمدوللا ئەو بەدیلی هاتن نارێن بەدیل هەموو ئەساسن لەکن من ینی ئیشی خۆکردن ئیشی خۆ تەطبیقکردن. ئەمە دوو گۆڵ مە خوارد بڕاستی پێ دەرێم عدەم تەرکیز بوو خەتە فەردی بوو مە گۆڵ خوارد الحەمدوللا باش بوو ئەمە گەڕانەوە. تەمەشای چ فەریقێک هەبن نەجاحەت دەبای لە بەدیل بی بەدیلی بەش نەبین يعني قد نجاحت نايني سرتا بناي خويا قوري ميدوان براسي ورو ياري كمل لقى يعني نوروز ياري خوش بو هردو لامان و راس السرتا لجيميا كم استيش باش ما بيتناي ما دو جول تو ماركين بلام لكوتا كان جيميا كم قبيتو جول ما نخوار بالرتمي كما كيزي تدغورا بلام بو جول معنوياتي نوروز برز بوا لا اسيتي كما راسي براسي يقدو ياري زور باجاد لكن بلام باخذ يا منابي ان شاء الله وذا لا يعني كان داتو بتوانين انظام باش بكين ان شاء الله حتما هر فريقك مثلا لا هناك كم انظام كانوا كبيج نبي باللو اذا كانوا كتنقوران كارب كان يارزان بينين يعني يارزان كاني خومان زياتر ولان برس كانوا یانەی نەورۆز بردنەوەکانی لە خولی نایابی کوردستان بەردەوامە و ئەم هەفتەیەش ڕیمۆنتادای بەسەر هاندرێنی میوانی تۆمار کرد کاتێک بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ ئەو یانەیەشی تێپەڕاند. ستافی ڕاهێنەرانی تیپەکەش ڕای دەگەێنن توانیمانە تا ڕادەیەک باری دەرونی یاریزانانمان چاکەین کە لەسەر یاریگای خۆمان بردنەوەیان تۆمار نەکردبوو. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.